تورک و مەسیحی کێشەی دینی و نەتەوەیی لە تورکیا تا دوا چارەکی قەرنی 19ام ئیمپراتۆری عوسمانی هێشتا چێبوو لە دەوڵەتە فراوانەکانی دنیا. لەناو ئەم قەڵەمڕەوە فراوانەدا ڕەگەز، زمان، نەتەوە، دین، مەزەبی جیاوازی تێدا بوو. دا و دەستگای بەڕێوەبەرایەتی عوسمانی نمونەی دواکەوتن و زۆرداری و بەرتیلخۆری و فەساد بوو. هەلومەرجی سیاسی، ئابووری، کۆمەڵایەتی، فەرهەنگی وڵات لەو پەڕی دواکەوتن و خراپیدا بوو. دەستور یا قانونێک نەبوو ماف و فەرمانەکانی هاوڵاتیان دابین بکە و پەیوەندی نێوانی هاوڵاتی و دەوڵەت ڕێک بخە مافی نەتەوەیی و دینی و مەزەبی گەل و نەتەوە و دینە جیاوازەکان دیاری بکە. ڕایەت بەگشتی توێژێکی کەمی نەبێ هەمووی لە ژێرباری چەوسانەوە زۆر لێکراندا ئەیناڵان. دەسەڵاتی بێسنووری سوڵتان و لاساری کاربەدەستانی بابی عالی و توێژی کۆنەپەرستی دا و دەستگای بەڕێوەبەراتی سەرباری ئەمانەش دواکەوتنی کۆمەڵانی خەڵک کۆسپێکی گەورە بوون لە بەردەم هەموو ئەو ریفۆرمیست و چاکەخواز و ڕۆشنبیرانەی ئەیانویست هەلومەرجی وڵات باش بکەن. دنیا بەرە گۆڕانەچوو، هۆشی سیاسی لە ناو گەلانی زۆر لێکراوی عوسمانیدا خەمڵا. خەڵک داوای ئازادی سیاسی و دینی و فەرەنجیانە کرد. کاروباری دەوڵات ئیتر نەئەتوانراوە کۆن بەڕێوە بچێ، یا ئەبوو گۆڕانی بنەڕەتی لە ژیانی ناوخۆییدا بەدی بێنێ سەر لە نوێ مافی هاوڵاتیان وەکو تاک و مافی گەلان وەکو کۆمەڵانی دینی، مەزەبی، نەتەوەیی جیاواز بسەلمێنێ و پەیوەندیان لەسەر بنچینەی وەگیەکی و ڕێزگرتنی یەکتری لەگەڵ دەوڵەت ڕێک بخاتەوە، یا ئەبوو خۆی ئامادە بکە بۆ ئەوەی هەر ساڵی گەلێکی لێجیا بێتەوە پارچەیەکی لێدا ببڕێ و شۆڕش لێرە و لەوێ هەڵبگیرسێ. پاش ململانەیەکی زۆر ئازادی خوازانی عوسمانی توانیان سوڵتان عەبدولعەزیز لێ بخەن و بە هیوای سەلماندنی قانونی ئەساسی دەستور لە جێگەی ئەو برازاکەی مورادی پێنجەم بە سوڵتان دابنێن 1876. پاش چەند هەفتەیەک مرادیش لێخرا چونکە دەرکەوت عەقلی ناتەواوە. لە جێگەی ئەو عەبدولحەمیدی برای لەسەر تەختی سەڵتەنەت دانرا بە و مەرجەی خواستەکانی ئازادی خوازانی عوسمانی بسەلمێنێ کە یەکەمینیان بڵاوکردنەوەی دەستوری بوو، کۆتایی بە حکمی ئیستیبدادی بهێنێ و بنچینەی حکمی دەستوری دابمەزرێنێ. کاتی عەبدولحەمید سەڵتەنەتی وەرگرت 1876 ئەگەرچی ئیمپراتۆری عوسمانی لە تەنگ و چەڵەمەیەکی قوڵا بوو، بەڵام هێشتا ئەرزێکی پانوبەرینی لە ئاسیا و ئەوروپا و ئەفریقا لەژێر دەستدا بوو. لە ئاسیا ویلایەتەکانی ئیزمیر، بروسا، بیغا، قەستمۆنی، ئەنکەرە، قۆنیا، ئەدەنا، سیواز، تەرابزۆن، ئەرزڕۆم، مەعمورەتولعەزیز، دیاربەکر، بەتلیز، وان، مووسڵ، بەغداد، بەسڕا، حەلەب، ئەرزور، سووریا، بێروت، قودس، لوبنان، حیجاز، یەمەن، ئەحسا. لە ئەوروپا ویلایەتەکانی فلاغ، بغدان، ڕۆمانیا، سیلستریا، ودین، نیش، بولغاریا، سێرب، بۆسنا، هەرسەک، چیای ڕەش، ئەلبانیا، یانیا، سەلانیک، جزیرەکانی کریت، ڕودس، قوبڕس، مەدلی، ساقس، بتمس هەتا دوایی. لە ئەفریقا میسر، سودان، تەرابلوسی غەرب، بەنغازی، تونس. عەبدولحەمید وەکو بەڵێنی دابوو دەستوری بڵاو کردەوە. مەجلیسی مەبعوسان لە ئازاری 1870 دا کۆبووەوە. مەبعوسەکان لە ڕووی نەتەوەوە تورک، عەرەب، سریانی، ئەرمەنی، ئەلبانی، یۆنانی، بولگاری، بۆسنی، سلاڤی، سربی، فلاغی، فارس، کورد و لە ڕووی دینەوە موسڵمانی سونی، شیعی، وەهابی و مەسیحی ئۆرتۆدۆکس، نەستوری، مارۆنی، مولکی، لاتینی، یعقوبی، ئینجیلی، هەروەها جوو، دروز و نەسیریان تێدا بوو. نە دەستور و نە مەجلیس وانە بوون وەکو لیبراڵەکانی عوسمانی بە تایبەتی مدحەت پاشا ئەیانویست، چونکە عەبدولحەمید هەر لە سەرەتاوە بەنیازی پلانگیران مەرجەکانی ئازادی خوازەکانی سەلماند بوو بۆ هە لە گەڕا دەستکەوتەکانیان لێبسێنێتەوە. بەڵام وەکو یەکەمین تەجروبەی دەستوری و دیموکراتی لە ژیانی دەوڵەتی عوسمانیدا کارێکی مێژووی و گرنگ بوو. یەکەمین جار بوو نوێنەرانی ئەو هەموونەتەوە زمان، ڕەگەز، دین، مەزەبە جیاوازانە پێکەوە کۆ ببنەوە لە کاروباری دەوڵەت بدوێن، باسی گیر و گرفت و ناتەواویەکانی بکەن و بۆ دۆزینەوەی چارە بگەڕێن. عەبدولحەمید جەنگی ڕووسی عوسمانی 1877 کردە بەهانەی هەڵوەشانەوەی مەجلیس و لە کارخستنی دەستور. ڕێگەی حکمی ئیستیبدادی گرتەوە، کەوتە لە ناوبردن و ڕاونانی ئازادی خوازان. دا و دەستگای جاسووسی بەهێزی بۆ سەرکوتکردنی نارەکانی دامەزران. هەموو جۆرە ئازادیەکی چوەکو تاک لە هاوڵاتیان ڕەعیەت و چوەکو کۆمەڵ لە گەلانی عوسمانی زەوت کردەوە. لە ئەنجامی جەنگ و سەپاندنی پەیمانی بەرلیندا 1878 دەوڵەتی عوسمانی لە ئەوروپا، ڕۆمانیا، بولگاریا، بۆسنا، هەرسەک، چیای ڕەش، سێرب، قوبڕس و لە ئاسیاش ئەردەهان، باتوم، قارسی لەدەستدا. دوایتریش تونس، میسر، سوودانی لێدابڕا. شێخ عوبەیدوڵڵا لە هەڵسەنگاندنەکەیدا بە هەڵە نەچوو بوو، ئەو دەوڵەتە تا ئەهات لە هەڵوەشان نزیگە بووەوە. عەبدولحەمید بە هیچ جۆرێ ئامادە نەبوو لەگەڵ چاکەخوازانی عوسمانی بسازێ، بەڵکو تا ئەهات ترس و تۆقاندنی زیاتر ئەکرد و
هەر نیشانەیەکی ئازادی ئەدی کوێریە کردەوە. هەموو خواستێکی دیموکراتی ئازادی خوازانی تورک و هەموو خواستێکی ئازادی دینی گەلانی ناموسڵمان و هەموو خواستێکی ئازادی نەتەوەی گەلانی نەتورکی بە مەترسیەکی گەورەدا ئەنا بۆ سەر دەسەڵاتی خۆی و پایەکانی دەوڵەت. جامعەی ئیسلامی پان ئیسلامیزمی کرد بووە بنچینەی سیاسەتی نزیخستنەوەی گەلانی موسڵمانی کورد و عەرەب و ئەلبان هەر بۆ ڕاکێشانی ئێلەکانی کورد و بەکارهێنانیان بۆ سەرکوتکردنی هەڵگەڕانەوەی ناوە و شەڕ لە دەرەوەی سنوور دژی رووسیا و ئێران بە هەزارانی لە ریزی حەمیدیە سواری ئاڵایلەریدا سازدا. ئەگەرچی هەموو گەلانی عوسمانی لە ژێرباری زۆرداری عەبدولحەمیددا تووشی شوێرەوەری بووبوون، بەڵام نەتەوەی ئەرمەنی لە هەمووان پتر تووشی مەینەتی و کوشتنی بە کۆمەڵ و دەربەدەری بوون. ئازادی خوازانی عوسمانی کە لە مێژوودا بەلاوانی تۆرگ ژۆن تۆرگ ناسراون کەوتنە شێوەی جۆراوجۆری خەبات لەوانە دروستکردنی ڕێکخراوی نهێنی و بڵاوکردنەوەی گۆڤار و ڕۆژنامە لە دەرەوەی وڵات بۆ جێڕانەوەی دەستور. لەم خەباتەدا جگە لە ئازادی خوازانی تورک تێکۆشەرانی کورد، ئەرمەنی، عەرەب، ئەلبانی بەشدار بوون. تەنانەت دوو لە دامەزرێنەرانی ئیتیحاد و تەرەقی ئیسحاق سکوتی و عەبدوڵڵا جەودەت کورد بوون. عەبدولحەمید بەخۆشی ملی بۆ هیچ جۆرە گۆڕانێکی دیموکراتی نەدا تا سەرنجام ئەفسەرانی حیزبی نهێنی ئیتیحاد و تەرەقی بە جوڵانێکی سوپایی لە ژێرناوی ئینقیلابی عوسمانیدا ناچاریان کرد دەستور بجێڕێتەوە و ڕێگەی هەڵبژاردننی مەجلیسی مەبعوسان بداتەوە 1970. کێشەی جیاوازی دینی، جیاوازی مەزەبی، جیاوازی نەتەوەیی لەوانە بوو کە قەوارەی ئیمپراتۆری عوسمانی کلۆر کردبوو. هەموو ئەوانەی ڕەگەز، زمان، نەتەوە، دین، مەزەبیان جیاواز بوو، چاوەڕێی ئەوە بوون لە ژێر سێبەری ئینقیلابدا بە مافەکانی خۆیان بگەن، چەوسانەوەیان لەسەر هەڵبگیرە و وەک یەک کەڵک لە مافی هاوڵاتی بوونی عوسمانی وەربگرن. بە هیوا بوون سەردەمی نوێ ڕێخۆش بکا بۆ چارەسەرکردنی دیموکراتیانەی کێشەی جیاوازی نەتەوەیی، دینی، مەزەبی. هەموو ئەوانە بەخۆکەوتن. ڕۆژنامە و گۆڤاریان بە زمانی خۆیان چاپ کرد. ڕێکخراوی سیاسی و کۆمەڵایەتی و فەرهەنگیان پێگەنا. خوێندنگیان بە زمانی خۆیان کردەوە. خۆیان ئامادە کرد بۆ بەشداربوون لە هەڵبژاردن و لە ژیانی سیاسی دەوڵەتدا. مەجلیسی مەبعوسان کە ئەبوو نوێنەری دانیشتوانی دەوڵەتی عوسمانی بێ پاش هەڵبژاردننی کۆبووە لە ئەنجامی دەستێوەردانی ئیتیحادیەکاندا تا ئەندازەیەکی زۆر مافی گەلانی نەتورک و نەموسڵمان خورابوو. ژمارەی هەموو مەبعوسەکان 260 نوێنەر بوو. لە ڕووی نەتەوەییەوە پێگاتبوو لە 190 تورک، 72 عەرەب، 23 یۆنانی، 15 ئەلبانی، 10 ئەرمەنی، 8 کورد، 4 جوو، 4 بولگار، 3 سرب، 2 فیلاخ. لە ڕووی دینیەوە پێگاتبوو لە 214 موسڵمان، 42 مەسیحی، هەمویان ڕۆمی ئۆرتۆدۆکس و ئەرمەنی بوون، جگەلەیەک کاسۆلیک، 4 جوو. دیارە ئەم نوێنەرایەتیە لەگەڵ کەمی و زۆری نەتەوە و دین و مەزەبە جیاوازەکانی گەلانی عوسمانیدا نەئەگونجا. سەرانی ئیتیحادی هەوڵیاندا بوو زۆرایەتیەکی تورکی موسڵمان بۆ خۆیان لە ناو مەجلیسدا دابینکەن بە جۆرێکی وەها هەرچییان بوێ بیڕوێنن. هەرزوو نیازی ئیتیحادەکان بۆ هەمووان دەرکەوت. ئەو دەستکەوتە دیموکراتیانی گەلانی زۆر لێکراو بەدەستیان هێنابوو لیان سەنەوە. ئەو گروپ و دامەزرا و ڕێکخراوە سیاسی و کۆمەڵایەتی و فەرەنجیانی لەسەر بنچینەی هاونەتەوەی و هاودینی دامەزرابوون قەدەغەکران. ئەو گۆڤار و ڕۆژنامانی بە زمانی نەتورکی دەرەچوون و ئەو خوێندنگیانەی بە زمانی نەتورکی کرابوونەوە داخران. زۆر لە بەرپرسەکانی ئەو چالاکیانە درانە دادگا. لەناو ئەوانەدا کورد تەعالی و تەرەقی جەمعیەتی و ئۆرگانەکانی هەفتەنامەی کوردی تورکی، کورد تەعالی و تەرەقی غەزەتەسی و گۆڤاری کوردستان و ئەو خوێندنگایی بۆ مناڵانی کورد کرابەوە قەدەغەکران. دۆخی گەلەکانی تریش لەی کورد باشتر نەبوو. سەرانی ئیتیحادی بەرنامەیەکی دیموکراتیان نەبوو بۆ چارەسەرکردنی کێشەی جیاوازی دینی و جیاوازی نەتەوەیی. ناوەڕۆکی بەرنامەکەیان تورکاندنی هەموو گەلانی عوسمانی بوو. لەلایەک بەندوباوی جامعەی عوسمانیان ئەهێنایەکایەوە کە بەو پێ ئەبوو هەموو هاوڵاتیکی عوسمانی بێجێدانە زمان، ڕەگەز، دین، نەتەوە لەسەر بنچینەی دڵسۆزی سیاسی بۆ دەوڵەتانی عوسمانی هەموو مافەکانی هاوڵاتی بوونی عوسمانی هەبێ و لە بەرامبەر ئەوەشدا ئەبێ هەموو فەرمانەکانی هاوڵاتی بوون بەجێبێنێ. ئەمە ئەیتوانی هەموو گەلانی عوسمانی کۆبکاتەوە لەگەڵ قازانجی گەلە نەتورک و نەموسڵمانەکانیش ئەگونجا. هەرچەندە کەسانی هەبوون بەڕاستی باوەڕیان بەم سیاسەتە هەبوو بە دڵسۆزی و کاریان بۆ چەسپاندنی ئەکرد، بەڵام سەرانی تورک و جاقی ئەمەیان بۆ تەفرەدانی خەڵکی نەتورک و نەموسڵمان بەکارهێنا. لەلایەکی ترەوە بەندوباوی جامعەی ئیسلامیان بڵاوە کردەوە کە ئەویش لەلایەکەوە بۆ تەفرەدانی گەلانی موسڵمانی نەتورکی ژێردەستی عوسمانی بوو بۆ ئەوەی بە بیانووی دڵسۆزی بۆ دەوڵەتی ئیسلام، دەوڵەتی تورک و خەلیفەی ئیسلام، سوڵتان و مەترسی نفوزی دەوڵەتانی مەسیحی ئەوروپا لە خواستە نەتەوەیەکانی خۆیان دووربخەنەوە. لەلایەکی ترەوە بۆ پەرەپێدانی نفوزی دەوڵەتی تورک بوو لە ناو موسڵمانانی دەرەوەی سنووری عوسمانی کە لەو سەردەمەدا هەندێکی کەوتووە ژێردەستی دەوڵەتانی ئەوروپی مەسیحیەوە. لە پاڵ ئەوانەدا بە گەرمی پروپاگەندەیان بۆ باوەڕی پانتۆرانیزم ئەکرد بۆ معنایی هەموو ئەو گەلانی هاوڕەگەزی تورکن لە وڵاتەکانی دەرەوەی دەسەڵاتی تورکیا
ئەبەیەک بگرنەوە، ڕابردووی پڕ لە سەروەری و شانازی خۆیان بژێننەوە. سەرانی ئیتیحاد و تەرەقی هەر یەکێ لەم بەند و باوانەی بۆ مەبەستێکی دیاریکرا و بڵاوە کردەوە. دیارە ئەم باوەڕانە نەک هەر لەگەڵ یەکتری ناساز و ناکۆکبوون، بەڵکو ئەبوونە هۆی هەڵوەشاندنی یەکێتی گەلانی عوسمانی و خوڵقاندنی بەدگومانی لە یەکتری و نەمانی دڵسۆزی بۆ دەوڵەت. جامیعەی ئیسلامی گەلەنە موسڵمانەکانی ئەوروژاند و پانتۆرانیزم گەلەنە تورکەکانی دڕودۆ نەکرد. بەڵام سەرانی ئیتیحادی لەمێژ بوو لە پەیجووری بیری پێگێنانی زۆردارەکی تەبایی نەتەوەیی دینی دانیشتوانی دەوڵەتی عوسمانی دابوون. لایەن وا بوو هۆی دواکەوتنی تورک و تێشکانی لە هەموو جەنگەکاندا و لە دەستدانی یەک لە دوایەکی ئەرزەکانی لە باڵقان و قافقاز جیاوازی نەتەوەیی و دینیە. لە مانجیابی 1990دا مەجلیسی مەبعوسان کە لە ژێر دەسەڵاتی ئیتیحادەکاندا بوو مادەی چواری دەستوری بە جۆرێک دەستکاری کرد مافی دامەزرانی ئەنجومەنی لەسەر بنچینەی نەتەوە دین لە خەڵک سەندەوە بۆ ئەوەی هاوڵاتیکی عوسمانی کەڵکی لە مافە سەلمێنراوەکانی ناو دەستور وەربگرتایە ئەبوو خۆی بە تورک دابنێ ئەوەش لەگەڵ دروشمەکانی ئینقلابدا حڕیەت عەدالەت مساوات نەئەگونجاو پێچەوانەی گفتە کۆنەکانی سەرانی ئیتیحاد و تەرەقی بوو سەبارەت بە مافی وەکیەکی موسڵمان و ناموسڵمان و تورک و ناتورک. سەرانی ئیتیحادی ئەیانویست بە زۆر هەموو نەتەوە نەتورکەکان لە بۆتەی نەتەوەی تورکدا بتوێننەوە. ئەمەش لە ناو دەوڵەتێکی فرەنەتەوە، فرەدین، فرەمەزەبی وەکو ئیمپراتۆری فراوانی عوسمانیدا ئەبوو هۆی هەڵوەشان و لێکترازان لە دڵسۆزی سیاسی نەتەوە نەتورک و گەلەنە موسڵمانەکانی کەمە کردەوە. هەروەکو لە سەردەمی جەنگدا بوو بەهۆی هاوکاری عەرەب لەگەڵ ئینگلیز و هاوکاری ئەرمەن و ئاسووری لەگەڵ ڕووس. ئەرمەنیەکان لە سەردەمی عەبدولحەمیددا بە گەرمی پشتیوانیان لە تێکۆشانی ئیتیحادەکان کرد کە ئینقلابی عوسمانی سەرکەوت 1970 بە هیوا بوون ئەوانیش لە ژێرباری چەوسانەوەی دینی و زۆر لێکانی نەتەوەی دەربێن. بەڵام ئینقلاب هیچ کام لە ئاواتە نەتەوەی و دینیەکانی گەلە ژێردەستەکانی تورکی نەهێنایەتی. چەوسانەوەی ئەرمەنی بگرە هەندێک جار کوشتاری بە کۆمەڵ هەر بەردەوام بوو بێ ئەوەی کاربەدەستانی تورک هەنگاوی کاریگەر و ڕاستەقینە بنێن بۆ چارەسەرکردنی. مەینەتی گەلی ئەرمەنی کەوتبووە سەر زمانی هەموو سەفیرانی دەوڵەتانی ئەوروپی. رووسیا دەستپێشکەری کرد پرۆژێکی بۆ چاکردنی هەلومەرجی ژیانی ئەرمەنیەکان لە 6 ویلایەتی تورکیدا کە زۆرایەتی دانیشتوانی کورد بوون دانا و داوای جێبەجێکردنی لە بابی عالی کرد. ئەگەرچی کاربەدەستانی تورک بە بیانووی ئەوەی خەریکی دانانی پرۆژەی چاکردنی دۆخی هەموو ویلایەتەکانی تورکیان ویستیان تەگەرە لەم کارە بدەن، ئەڵمانیاش بۆ ئەوەی پەیوەندی باشی لەگەڵ تورک تێک نەچێ نەیویست هاوبەشی بکە. بەڵام سەرنجام سەفیرانی دەوڵەتانی ئەوروپی هەموو بە یەک دەنگ داوایان لە بابی عالی کرد هەلومەرجی ئەرمەنیەکان لە 6 ویلایەتی ئەرمەنی نشینی ڕۆژهەڵاتیدا باش بکات. بابی عالی لە ژێر گوشاری دەوڵەتانی ئەوروپیدا لە شوباتی 1940دا بە ناچاری ملی بۆ جێبەجێکردنی ئەم خواستەدا. بەپی ئەو پرۆژێ ئەبوو ئەرمەنیەکان ئازادی بەکارهێنانی زمانی ئەرمەنیان لە خوێندنگەکانی خۆیان و لە دادگاکاندا هەبێ. ئاڵا حەمیدیەکان کە لە هۆزەکانی کورد پێگاتبوون چەک بکرێن. ئەرمەنیەکانی ژوەک و تورک مافی بەشداریان لە دەستگاکانی دەوڵەتدا لەوانە پۆلیس و ژاندەرمەری هەبێ. بۆ چاودێری جێبەجێکردنی ئەم پرۆژەیە دوو پشکنەری بێگانە، یەکێکی هۆڵەندی بە ناوی ویستنین، یەکێکی نەرویجی بە ناوی هوفەوە چوونە ناوچەکە و کەوتنە کار بۆ جێبەجێکردنی. سەرکردە ئیتیحادەکان پیان وا بوو هەڵگیرسانی جەنگ هەلێکی لەبارە بۆ جێبەجێکردنی بۆ چوونە تایبەتیەکانی خۆیان لەمەڕ پێگەێنانی تەبایی دینی و نەتەوەیی لە تورکیا بۆ ئەوەی دین و نەتەوە جیاوازەکان بە یەکتری لەناو ببەن. بە هەڵگیرسانی جەنگ و دواییتر بەشداری تورک لە پاڵ دەوڵەتانی ناوەندا حکوومەتی تورک لە گفتەکانی خۆی لەمەڕ جۆری ڕەفتارکردن لەگەڵ مەسیحیەکانی ژێردەستی عوسمانی ژێوان بووە. هەردوو پشکنەری بێگانەی دەرکرد و ئەو ڕێوشێنانی بۆ چاکردنی هەلومەرجی ژیانی ئەرمەنیەکان دانرابوو هەمووی هەڵوەشاندەوە. بەڵکو هەوڵیدا ڕق و ناڕەزایی کورد لە ناوچەکەدا بەگشت مەسیحیەکاندا بکات. هەروەها مافی کاپیتۆلاسیۆن کە بوو بە کۆتێکی گران لە پێی سربەخۆی تورکیادا ئەویشی هەڵوەشاندەوە. سەرکردایەتی تورک هەروەکو هێزی مرۆیی هەموو موسڵمانەکانی ناو ئیمپراتۆری عوسمانی سازدا بۆ جەنگ هێزی مەسیحەکانیشی سازدا کەوتە سەربازگیری لە ناو مەسیحەکاندا و بە هەزارانی لە ئەرمەنی و ئاسووریەکانی کردە سەرباز لە ڕیزی ئۆردوی تورکدا.